تابوو دوێنێنە بۆ شەو هاوڕێیان بەخێر بێن یەکەم جار با بچین بە پەلە هەندێک قسە و باز دەسە سووتان بکەن دیارە منەوڕۆ زۆرم هەوڵدا بەداخەوە قایمقامی هەولێر کاک نەبەس کەسێکی بەڕێز پێم سەیرانی وعدی بە من داوەتی 2 ڕۆژتر زۆرم هەوڵدا لەگەری لە نزیکەوە قەزەی سووتانی دیاردەی سووتان کە لەم ساڵدا 5 حاڵەت بەسە ناو هەولێر ڕوویدایە و لە هەموو ئەو شوێنانەش برادران لە هەموو ئەو شوێنانە بەخێر بێن ناوڕێیان بەخێر بێن ئەو ماڵەمان تازە کردەوە کەس نییە مقاسەکەی لێدا نە هەڤاڵ ئەبووبەکر نە ئەو هەموو مەسوولە هەڤاڵ ئەبووبەکر مەشهورە بەو شتێ باسی دەکەین بەهەرحاڵ سووتان دیاردەیەکە بەرنامەدا ڕێژراوە هێزێکی گەورە یان ئەوەتە گرووپێکی مافیایی خەتەر لەو دوێ دەرناچی برادەران یان هێزێکی گەورەی دەسەڵات لە پشتیکی مافیان گوردانە گورزێکی گەورە لە اقتصادی خەڵکی هەولێرێ بدەن و فعلەن ژێیاندایە لە کاسبکارەکانیاندایە بازاڕیان ڕاوەستاندیە زۆر لە وەزعی بڕوان پێ بکە زۆر لە ڕەوشی بێمەعاشی خەتەرترە ئەو ڕۆژە دوکاندارێک دەگوت خەڵک تەماتە ناکڕێ هیچ ناکڕێ تازیەبارە لەوەی قەیسەری لەبەر ئەوەی خەڵک کەسی قەی بە مڵک و ماڵی خۆی نمایە برادران کەسی قەی بە مڵک و ماڵی خۆی نمایە کەنجێ دەسووتێ ئەمە لە گەنج بووین ترسمانەوە بووکەی دەکوژێ ئیتر ئەوە شەڕی عێراق و ئێران بیان پێشمەرگایەتی بێنی گەنج هەموو خۆی هیچ ڕوئیەی ئایندەی نەبوو کە دەتوانی بژیتین وەکو هەموو گەنجەشکە خەونەکانی جێبەجێ بکە هەمووی دیار بوو تەخەڕوز دەکەی 2 حاڵەتەیە ئەسکەریان پێشمەرگایەتی هەردوو لاش کوشتنە ئێستا خەڵکی هەولێر لەو ئەسمەیەدا دەژین هیچ ڕوئیای دیار نییە چارەنووسی اقتصادی بەرەو چێ دەڕوا اقتصادی خەڵکیان وێران کرد کە لە کاتێکدا ئەو کاسبکارانە بەشێکی گرنگن لە زیندوی اقتصادی ئەو نیشتیمانە ئەوانە ئیش دەکەن تجارەت دەکەن زەریبە دادەنێن لەو دەدەنەوە حکوومەتەی لەگەڵ ئەوەش نەکە زەریبە دادەنێن بێ ئیشی کەم دەکەنەوە جوڵە دەخەنە ناو بازار سەدان قازانجی هەیە کەچی دێن نییە لەو خەڵکە هەژار و چەساوی دەدەن هەموو ژەتو بزانە ینی کە دەستەچیان قەستە ئەمە دەمەکە هاوارەکەن بە تایبەتی دوای ئەوەی ئەوە کە ڕامانگەیاند سیرکەن بە شەو دەکرێت کەس ناگیرێ ئەڵێن 5-6 کەس نەبەس عەبدولحەمید دەڵێ 5-6 کەسمان لە یەک لەوەی لەنگەی گرتیەوە دەرەنتر نازانم بەڕاستی چۆن و چۆن نییە بەڵام لە 5-6ەکەی دیکە تا ئێستا کەس نەگیرایە شۆرتی کارە باش نییە یعنی درۆی شۆرتی کارەبە تەواو کۆتایی هات بە ئاشکرا دیارە دەستەکە دێت بەبەر چاوی ئەو دام و دەستگایانە کە ئەوە ئینهیارە بارزان قەسە بەڵاو ئینهیاری تووە چ ینی مزایدە دەکەی ئەو ئینهیاری ئێوەیە یعنی نازانمەرێک دی وڵا کاک بارزان چوو دوکانی کوژان و باویشی من ئەو ئیشی تو نیاگر کوژانەوە ئەگەر چوی دەست خۆش بی بەڵام ئیشی تو ڕێ نەدەی جەریمە ڕووبدا لە ناو هەولێرێ ڕێ نەدەی جەریمە ڕووبدا لە ناو هەولێرێ ئیشی ئەمنیەت ئەوەیە تەختید بەر لەوەی ختەیەکدا بندرێ بەر لەوەی جەریمەک ڕووبدا ڕێ بگرن کە ڕوویدا چامی چ دەمینێ ینی ئەمنیەتی دەردەکەوێت کە ئەمنیەتتان سفرە خۆر دزی نییە ئەو گەورەترین لە دزی زۆر زیاترە تۆ وەرە هەروە دەکە لایەکی ئەو شارەی دەسووتێندرێ کەسیش ناگیرێ کەسیش نادرێت دەدادگە بەڵامەرە 2 گەنج بستە سەزادەی مزاهرەی بکەن 1000 کلک و جیان هەیە دەیگرن ئەرێ بۆچێ بۆ ناتوانن ئەو هەموو پاراستنەی کە لە ناو شارتان بەڕەڵا کردی ئەو هەموو ئاسایشە ئەو هەموو هەوادارە ئەوە بگرن ئەوە چییە بەس لە بۆ خەڵکی کاسب کار دەکرێتن ئەوە چییە بە شەو ڕوودەدا ئەوە چییە بەس لە اقتصادی خەڵکە هەژار و چەساو و زەحمەت چێشەکەی هەولێر ڕوودەدا لۆ دام و دەستگایەک ناسووتێ لۆ ئەو هەموو شتە ناسووتێ بەس دێن خەڵکی هەژار و چەساوە دەکەن بەهەرحاڵ هاوڕێیان ئەوە لە 2 گروپ زیاتر نییە گورگە بۆرەکان کە بە ئاشکرا بانگەشە دەکەن بە ئاشکرا بانگەشە دەکەن ئەو حکومەت دێرێمەوە نییە نیە تەحقیق بکە 2 کەس شکایەتیان لێ بکە کە دێن بە ئاشکرا دەرێن ئەمەینە گورگە بۆرەکانی شوێنیان دیارە گروپەکن تیرۆریستین لە هەموو دنیا
لە هەموو دنیا ئەوان ئەڵێ نەمەینە دوو گروپەکی مافیایی هەیە لێ دەدا ئەوە نەک لە هەولێرە هاوڕێیان لە ناو سلێمانی لە 2010 1 ملیارد دۆلاری خەڵکی کاسبکاری سلێمانیان برد 1 ملیارد دۆلار مەجموعە کەسن 4-5 کەسن ئێستا وەکو کەڵەگا لە ناو سلێمانیش دەسوڕێنەوە کەسیش دوو گوڵی کار دوسێ مانگ جیران و بەریاندان ئێستا و مەسوول مەلبەندەکانم لقاءم کرد لەگەر ئەو تاڵەبانیەکەیە سڵاح تاڵەبانی بچێ بوو مەسوولە چیەوەیە بە ئاشکا دیفاعیان لێ دەکات لە 100 دەفتەری 10 دەفتەریان دەدەنەوە درێنەگە ناوسکت بن یعنی ئەوە زەربە لە اقتصادی ئەو شارەی دەدرێتن برادەران زەربەیان لێ دەدەن لە هەردوو شار بڕوا بکە یەک دەوڵەمەند ناتوانێت یەک دەوڵەمەند توانی لەگە من قسە بکە لەو سلێمانی ئەوها هێزەکی مافیان هێزی مافیایی گەشەی کردێ لەناو شەقام و کۆڵانەکان ئێستا پێداهاتن دێن باو خەڵکە ئەوە بکەن باشترینش تیژەوەیە خەڵک بەخۆی دیفاع لە خۆی کە دەنگ هەڵبڕی وشەی نە باشترە لە بێدەنجی کاکە مەیدە دەسەر خواش دەڵێ لە تۆ حرەکەت لە من بەرەکەت خواش ئینسانی بێغیرەتی خۆش ناوێت لەسەر ملک و ماڵی خۆتان ئەی هاوار وەڵڵا هەمووتان ئیفلاس پێ دەکەن یعنی جەرگم ئەمن دێرە ڕازەرگم ژان دەکە بەخۆم دیتیتم دوکانی نیوەی دوکانم سوستا لە هەولێر بووم ئیمە شۆرتی کارەبای بوو الحەق یعنی باقەز نەبوو نۆ تحەف بوو بەس کاکە وەڵڵایە تو هەرچی خڕ دەکەیەوە بە نیو دەقەی دەڕوات بابە بەدەوەرنە دانگ بڕۆم پرۆتستۆ بکەن بە خۆتان حیمایە بکەن ئەو حکوومەتە پێی ناکرێ بە خۆتان بڕۆ حیمای ماڵی خۆتان بکەن بە جددیمە خەفەریات دانین هەتا لایەک بەلایەکدا دەندرێ 4-5 دەرگایە هەموو شوێنەکان دۆ کۆنتترۆل ناکرێت ئێستا مەسرور بارزانی بڕیاری دەیە هاوڕێیان یەک کەسە بۆ نییە قسە بکە کاک نەبەز دیوا بوو لەگە من قسە بکە ناوێت ئێستا قسە بکە ویستم پێ بڵێن کاکە یعنی ئەوە حاڵەتەکی نۆرمال نییە هاوڕێیان لە دهۆچ سووتان ڕووی دەدا لە سلێمانیش ڕووی دەدا لەو سویدەش ڕووی دەدا ئێستا لە ئەمریکا شوێن هەیە دەسووتێ بەس کارەساتەکە سروشتیە بەهۆی گەرمیەوەیە گەرمی ئەوەندە زۆر دەبی مەسەن دەی سووتێنیتن بەس ئەوە ئەنقەستە ئەوە زۆر جودایە ئەوە کارەساتێکی سروشتی نییە برادەران ئەوە کارەساتێکی سروشتی نییە ئەوە دەستکردە دەستێک دێ ئیتر ئەو دەستە هێزەکی گەورەی لە پشتە ئەگە نامعقولە ئەوە دزەچین فەقیر نییە ئەوە کەس ئەو تاوانە دەکا هێزەکی گەورەی لە پشتە حکوومەتی هەرێم ناوێتە گورگە بۆرەکان هێزەکی مافیاییە گرنگ ئەوە ئیفلاسی پارتیە لە هەولێر ئەوە نیشان دەدا کە ئەو حکوومەتەی ئەو ئیدارەی لە هەولێرە هەیە لە ئەمنی لە ئاسایشی کە بانگەشەی دەکردن هەمووی فس بووە هەمووی بەتاڵ بووە لە چێندەر بۆ 5 ئاگەری گەورە لەناو بەزگەڕەکە شوێنەی کاسبکاران ڕوودا هاوڕێیان ئەوە بە بەرنامەیە لێدانی اقتصادی خەڵکی هەولێرە سوکاتی پێکردنە قەیسەریەک لە دوای قەڵاو منارە ئەو شوێنەی هەیە هەولێریەکان ڕەمزیانە دێن گڕی تێبەردەداتن هیچ دوکاندارێک نییە لە 2-3 دەفتەری زەرر نەکردبی دەیانێ بڵێن تەواو یعنی بە دوو خەبەر و بە دوو ئەوەی تەواو کاچی خۆم ئەوە تاوانێکی زۆر گەورەیە ئەو لە هەر وڵاتش کە بایە سەرۆک وەزیرانەوە کاربەڕێکەرەکەەوە دەستی دەچێشاوە هەر نەبایاندی تێ نەباران تەواو سبێنێ بە دوو قسە و دوو گوتە و دوو فەقیری دوو کەسی دەینەسە تەلەڤیزیۆنی تەواو ئەوە تەواو بوو ئەی ئەو زەرەرە لەو خەڵکەی ئەو حکوومەتە ئیشی چییە یعنی معقولە لە هەموو دنیا کە خەڵکێک زەرەر دەبی بڕوا بکەن ئەمە کارەبامان دەکوژێتەوە لەو وڵاتەی پێت دەڵێ ئەگەر زۆر بی هەموو قایمەی ناو سەلاجەی بنووسە چی تێدا هەبووە ئەوە ئیشی حکوومەتە ئەوە ئیشی حکوومەتە نەکەو حکوومەتە بێ بە سەلام و کەلامەک و دوو ئەوەی بکەن ئەزە نیوەی دایم و سەعات ئەوە باز دەکرێتن ئەوە سووتە بۆ ڕێ ئیشی نەکردیە ئاگر کوژێنەوە ئیشی نەکردیە وەڵڵا نازانێ ینی هەموو ئەوە گومان هەیە باش هەلیکۆپتەر هەیە باش هەلیکۆپتەر لە ئەو وەزعی نەبی لۆ هەلیکۆپتەرتان هەڵنەستاند بە ئاگرەکەی بکوژێنتەوە ینی بە جددی ئەوە پرسیارەکە لە ئاگر کوژێنەوەن ئەوە ئەو گەنجە بوێرە نییە دەڵێتن هات بۆ ڕید ئیشی نەدەکرد کارەبا سیستەمی کارەبا ئیشی نەدەکرد دیارە لە قوستانی لە خەڵکی شەیە بەڵام خۆ بەڕوونی دیارە برادەرە بەڕوونی دیارە دەستەکە بە کەڵەگایی ولو ڕۆژی کە قەیسەری سوتایە بازار هێنیشتیمانی سوتایە بە زوو کۆنتڕۆڵ کرایە تخوا بووە لە دوو شوێن بە یەک وەختی ئەوە بکرێ هاوڕێیان خاڵشکە دەمێ بەر لە وچمە سەر ئەوەی مەسرور و پاڤێل و نێچیر و ئەو گەرگەمەیە
بەخێریش بێن بووبوون ئاوڕێنەوە یەکەم جارە دەدەی ساڵک ئەمە ئەو بازاڕەی یعنی وەکو برێ دوکانێک سوتا بوو دە سفر ئەمە ژوا دەست پێ دەکەینەوە بڕوا بکەن بیمەی هەر ئەو ڕۆژی کە ئەو قەیسەری ئاگری گرت بڕۆن لە ڕوودا و بەروار زۆر گرنگە بە سەعات و بە ڕۆژ ڕکلام دەکرێت دەرێ پرۆژەیەکی بیمەی تەمین درایتە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی ینی بیمە چێت تەمین لێرە هەموو خەڵک ئەمە هیچمان خانی هیچمان ماڵ هیچمان سیارە هیچمان پارەی مانگانە دەدەیت لە پڕژەی ئەوەی ئەگەر حاڵەتێک داهات حکوومەت قەرەبوو لۆ دەکاتەوە ئیتر بە پێی نسپیە چەندی هەردەبژێری ئەوە زۆری زۆرە فولایان نیوەیان هەموویە ینی حەقیسا بەس لێرە ئەوی ئەو شتانە دەکات بانقەچی معتەبەرە کە حکوومەت یعنی گەرانتی تەواوی لێ وەردەگری وچی هەرێم نییە هەرێم کاکە حکوومەتەکە مفلیسە حکوومەتەکە مفلیسە زەو باقانەی دێن چییە ئەگەر بۆیە هەر لە ڕۆژ یەکەم ڕکلام لۆ هەندێک کرا لە ڕوودا و لە ڕۆژی پاشتر کوردستان بیسار ئەمن هەردوو لینکمدانە هەردوو لینکمدان یعنی ڕکلام دەکەن ئامانجیانەوەی خەڵک بەدە پەنجەی بچیتن تەمینەکەی بکات ئەوە یەکێکەوە بەس گرنتی نییە بڕوا بکەن ئەزانی چۆنیشە ئەمەش تووشیە و بەڵایە بووینە هەروە دەکرێت ئاگر لە شوێنێکی بەردەدرێ مەسەڵەن پێشترێ $50 دەدا ئێستا دەبی $65 بدەم لەبەر ئەوەی ئەوەندە جەریمە دەکرێتن بە تایبەتی پەناهەندە دوکانی بە لێ شاو دەسوتێنن سیارەی خۆیان بە ئەوەدادان ئەوە شەریکە زەرر ناکە شەریکە لە هەر یەکەمان $5 دەخاتە سەرێ هەموو ساڵێ 5 دەخات سەر 10 دەخاتە سەر ئەوەمان لە وەختە کەس پێ دەکەینە سەر بوویتە $70 بەنمونە ئەزاد یعنی زۆر کارە ساتەوە بانقی حکوومەتی هەرێم ئەو حکوومەتی هەرێمە هیچ جێی چقەنیان گۆ بچن تەمینی لەگەر بکەن قەت لەگەر ئەو حکوومەتی چکو ئەوە دەبی حکوومەتێک زەمان بکە ئەو زان گۆ بچن ئەو بیمەی بخەنە سەرێ ئەوان سبەی دوست بەچی دێنن بۆ ئەوی ماڵتان نەسووتی وەرن تەمینی بکەن پارەی زۆرتان لێ وەردەگرن سبەی بژڕۆ چیە و هیچ نییە چی هەژماری من وەچی هەژماری من هاوڕێیان دوایین شت بێم سەر لەسەر ئەوەیە هەندێک تەتەوڕی زۆر گەورە ڕوویدایە یەک زۆر کەس ئەوە بووە کە پارتی ئەوەی ڕاگرتێ نا پارتی تا 2 ڕۆژی کەش ئەگەر محکەمە بڕیار بدە هیچ خەلەل نییە ئیش خۆی دەکاتن دەست بەتە ئەوە دەکرێت ڕکلام دەکرێت لە بۆ ئەوەی هەتا حوتیش 10 ڕۆژی کەس جواب بدرێتەوە دەکرێتن بە مانگێک بمینێ گرنگ 1 مانگ بمینێ بەر لە حوتی هەتا 6 دەکرێتن ڕکلام بکرێتن 1 مانگ مۆڵەتی کۆمسیۆن دەمینێ ئەوە یەک یعنی بۆیە مۆزوعەکەەوە نییە ئەلغا بوویتەوە لە ڕووی ئیداریەوە من دەڵێم دوو چکوتە ئەوە معەلەق کرا تەحقیق دەکرێت لە شکایەتەی مەسرور بارزانی کە برادەران هەمووتان دەزانن یعنی گوتەبێژەکەی حکوومەت ئەو پێشەوە نامەتشم لۆ ناگوتم کاک پێشەوە سەر ڕئیسی لەسەر دادگای فیدرالی دادگای سەورە جوابی ناداتەوە بڕوا بکەن یعنی لۆم نات بڵاویشی بکردەوە کاک مەسرورەوە دیتان چی دەگوت کاک مەسعود چی دەگوت کەچی بە دەست و خەتی خۆی مەسرور بارزانیان ئەوە کرد کە دەبی نامە بنێری نامەکەیان پێنات بڕوا بکە ئەوە بواریان نەدایە نە وەزیرێک بکە نە بەرپرسێک بکە ئێڵە کاک مەسرور بەس لە بۆ ئیهانەش یعنی ئەوە کوشتنە من یعنی کاکە ڕاستە لە دنیای سیاسەت ئەوە نییە بەس کاکە قسە قیەم و ئەخلاقەیە پرەنسیپ هەیە ئەوە کەرامەتی مەسروریان بەو بڕیارەی شکاند پێیان گوت ئاوەوە ئەو دادگای سەورە بوو ئاوا ئێستا بە خۆت دەبیت لەبەری بپارڕێەوە تەبعەن ئەوە خاڵەکە خاڵی دووەم مانای ئەوە نییە قبولیش کرایە مانای ئەوە نییە ئەوە ئەگەر سبەی نادووز ئەو دادگای عێراقا قرارەکەی ئلغا کاتەوە برێ تەواو غەڵەت نییە و بەردەوام دەبی ئەمە نازانم دوو ئەگەو شکایەتەی حزبەکانی تر بەوا بڵێم سەر بگری دیسان هەر ئەوە دەڕوا لە هەمووی گرنگتر هاوڕێیان بڕوا بکەن تەختی تەعەن ئەوانە شتە قانونیەکانە کە باسمان کرد بەنی لە ڕووی ئیداریەوە بەڵام شتە سیاسەکانی پشت پەردە گەمەیەکی زۆر گەورە لەوەدا هەیە ڕەنگی باتی سازشی زۆر گەورەی لۆ ئێران کردی تا قیچێک بەرتیلیان دابتێ بەڵام ئەو بەرتیلدانە کاتیە لە من وەگرن کاتیە
لەبەر ئەوەی ئێران کێشەی لەگە مەسعود و مەسرور هەبووە نەک لەگە نێچیر ئەوانەش نەچوینە مشکلەیان قەت لەگە نێچیر نەبووە و پارتی مستحیلە هاوڕێیان ئەو خاڵە زۆر گرنگە مستحیلە پارتی بتوانێ وەکو پیاوەک ژنێک بەغەڵەت تێم مەگەن باو نمونێ نەدەی دوو داگیرکرد بە هیچ کەسە کۆنتڕۆڵ نەکرایە ئەوە لە قودرەتی کەس نییە ئەم نیش بم لە دەڤەری سۆز بووم ئێرانم 180 پێقنا دەکرێت 120 تورکیا لە دەڤەری ئەولا بە مستحیلە بتوانم ئێران دڵڕازی بکەم تورکیا ڕێم نادا ئیسرائیل ڕێم نادا ئەمریکا ڕێم نادا تۆ و ئێران خاڵی لاوازی پارتیکەتە بەردەستی مستحیلە یعنی نەیدۆشی دەبەر وەزعی زۆر خراپە پارتی ئەوا تەسلیم بووە وەرەقەی سپی بێگومان هەر سازشێک کە ئێران داوای لێ دەکە لەسەر حسابی ئیسرائیلە لەسەر حسابی تورکیایە ئەوە ناتوانانی پێی کۆنتڕۆڵ ناکرێت پێی زەبت ناکرێت بە تایبەتی کە پارتی هێزی کاریگەر نییە لە مەیلم ئەوەکە یعنی ئەوە تورکیانە لە مەعبەنی ناتۆ مامەڵە بکات ناتوانانی بۆیە شکستەکی زۆر گەورەی پارتی بەڕێوەیە ئێران باش دەزانی هەر یەک دوو شتی ئەگەلۆ بکاتن دای ئەوە دۆستە استراتیجیەکەی خۆی کە یەکێتیە کە وەک هێزێکی کرێگرتەی بەنمونە مامەڵەی لەگە دەکاتن ئەوە گرنتیە لای یەکێتی لەبەر ئەوەی مۆقعی جوگرافیەکە بڕیار دەدا دڵنیابن و ئەوەی ئەمە زانیتم کە ئەوە یەکێکراوانە بڕواژ بکەن ئێران یەکێتی گلەیی کردیە کە پشتی ئەوان بەردایە گوتی دڵنیا ئەوەی ئەمە زانیتم لەبەر پرسەکی باڵای یەکێتیوتی ئێران کە قەت پشتی ئێوە بەرنادات دۆستی خۆی بەڵام کاتی دەوێتن تاوەکەوە دەبی وەکو کۆن زۆر شتی کەشیان کرد لەگەر ئەو باڵەی کە ئێران یعنی نیمچە وەعدەکی بێجێتیدا کە ئەو شتە کاتیە وە گورزەکەی و دامی نێچیر دەکەن هەر بە ئاشکرا ئێران لە دشی مەسرور و ئەوە بۆیە گورزەکی لە مەسرور دەدەن لە مەسعود دەدەن و لە ئایندە بە دیار دەکەوی لە ئایندەش بە دیار دەکەوی ئەمە ناڵێن قسەی مەسەتا هاوڕێیان رووسیا بەو گەورەیەتی خۆی دای نابە 24 ساعت ئۆکرانیا دەگری دوای فشەر دەرچوو وەنیە ئەمریکا هات منتیقەی گوتی وعدەکەم دا هەمووی فشە دەرچوو پێی نەکرێنی ئەوانە دەوڵەتی زلهێزن مخابەراتیان هەیە هەمووانەیە ئێمەش تەحلیلە بەڵام دڵنیا بنەوەی پارتی یەکێتی کەسیان ناتوانن بە زەوقی هەردوو داگیرکەر بجوولێنەوە ئەبێ ببنە جاش کرێگرتە یەک لایەن دەبیە ئەویت کە لەسەر حسابی ئەویت کێ لێت قبوڵ ناکرێت بۆیە محاڵە پارتی بتوانی ئەوە ئەمن و ئێوەینە ئەوە بتوانی لە بۆ ئێرانەوە بکە ئیسرائیل و تورکیا هەندە دەیکەنە تەیری معقول بڕوان پێ بکەن برادران شتێکیان لەز بۆ من جێڕاوە ئێستا زۆرێک لە گفتوگۆی پشت پەردە هەیە لەگە برادرانی قەندیل هەندێک چینە پێش ئەڵێن ئێران چوە لەوانیدایە باشە لە برادرانی قەندیلیدایە لەبەرەوەی تەجاوزی لە خەتی وان کردێ بەنمونە دنیای سیاسات وا بەسیط نییە بڵێ تەواو لەگە ئێران شەکلی کرد و بۆ تابعی ئێران زۆر قورسە تێپەڕینی ئەوە هەمووی بەناو مین و ئێران بۆ خۆی لە بیری نەچووە مەسعود و یعنی باسیشان کرد هێزارەکەی تریش باسم کرد کە مەسعود چوینە تازەی خوشتی سەفیری قونسڵی ئێران چووە کاکە مەسعود هەستایە ئێوتیان کو لە بیر دەچکەن یعنی هەندە شت هەیە ڕاستە لە دنیای سیاست ئەوە نیە بەس کاکە یعنی ئەوە سوکایەتێکی گەورە بوو بە ئێران کرا مەسەلەن لە بیر ناچیت بە تابەتی کە خاڵی لاوازی پارتی کەتە بەردەستیان و پارتی دەچین چیە دیموکرات کۆمەڵەیان لەو دەکوژی بەنمونە دەبی بارگای ئیسرائیلیان پێ بدەێت ئێوە پێی هەر ناگیری ئێرانیش ئەو شتانەی لۆ دەوێ ئەو شتانەی پێدەوێت کە ئەوەی یەکێتی لۆی دەکا ئەو لەو لای لۆ بکە بەرگە ناکری دڵنیابن لەو خاڵەی کە سەرکەوتو نابی پارتی ئەوە خاڵێک لە خاڵەکانە دوو دەستبینن ئەوە یەکێک لە ئەگەرەکانە ئەگەری دووەمەوەی ئێران پاشماوەشکە ڕەفس بکاتن و بە یەکێتی و بۆنەوەی نوێ و بۆ حیزبانیت کە شکایەت دەکرێت کاک مەسرور لە سەرۆکی حکوومەت ئەوەی پێدەکرێت وەکو کازمی ئەوە ویستم ئەو جملەیە بڕوا بکەن هاوڕێیان برادرە کاک شاسا دەرێت تیمەکی یاسایی وەڵای من هاوڕێیەک نیوەڕۆ پێی گوتم بەس دوێنێ پێی گوتم پێم نەکرا ئەوڕۆ کردی کاک شاسەرەوە بەلاشتت دەینێ بە قورئان زارشکە ئەو لێ دوانە بەس حەق خۆتی ڕۆ خۆی گۆلی کرد
یعنی کازمی ئاوڕێیان تەجاوزی ئێرانی کرد هەسان هە زۆر بەهێدی ئاوا بە محکەمەی فیدرالی کرد و باڵیان کرد کردیانە سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر ئەوزێ لە قەوسە شلۆیان دەستنیشان کردوەتە بەس ئەموری خەڵک جێبەجێ بکە لە بۆی نییە قرار دەربکە ئاوا لە مەسرور بارزانیش دەکەیت شکایەتە دەکرێت تەئید دەکەن تەواو دەمی پادرن محکەمەی عێراقیە مەسروری موامەرەکە زیاتر لە مەسرورە کە کەس لێی مرتاح نییە نە غەرەپەندە لێی مرتاحە نە ئێرانیش لێی مرتاح بەتایبەتی بە خۆی لەگە ئێران بینی خراپە و ئێستا کە زۆربەی شتەکانیش لەدەست ئێرانە بەڕاستی لەدەست ئێرانە بۆیە ڕەنگبی ئیتیمان بەنێ چیر بدەن ئەو دەمی بەس حکوم ینی پیلانە گەورەکە هاوڕێیان بڕوان پێ بکەن پیلانە گەورەکە لەسەر قەزەی کوردە ئێران تورکیا عێراق هەرسێکیان متتەفقن ئەو قەوارەی کلک و باڵ بەهەندە بکەن ئێستا شتێکی شکلی مایە تەعاتفی دەولی نایەلن لەبەرەوەی دەرێن کورد انتخابات ناکە بیتان ینی سوودانی لەناو محکەمەی لەناو گۆشتفی گوتی نەکردنی هەڵبژاردن زیانی زۆر گەورەیە لە بۆ کورد یعنی تەحزیریشی گرت ئەو دەمی کەس لەگەڵەوە نیە کورد ئاوا نییە ئەوەی پارتی وچێتی دەکەن خیانەتە لە کورد زۆر لە شازەی ئۆکتۆبەر و سویەکی ئاب گەورەترا کە انتخابات ناکەن کۆمەلگای نەوەڵەتی چ لێ بکاتن چ لێ بکات چ عاتفەچی لەگەن چ دۆستایەتێکتە بی ڕای بچێشی بەو عەشائیری هەتا ساڵێک دوو ساڵی بکات بۆیە ئەوان موامەرەکان لەوەیە کە ئەو قەوارەیە نەمینێ لە ناویشیان ئەو دام و دەستگایانە حکوومەتی هەرێم ئەبر عەلە وەرەقە دەمینێتەوە ڕەش نابتەوە بەس هەیکەل تەعامل لەگەڵ نێچیر و محافەزات دەکرێت دەشبینە ئەوەی ئەمە زانیتم ئاوا دەڕواتن یعنی پارتی ئەگەر ئەو ڕۆدڵی خۆشە باش بزانی سبەشەیە چێ لە ئاخیری پێ دەکەنی من پێم وانییە کورد پێ بکەنی داجیکەران پێ دەکەن موامەرەیەکە لەسەر کورد بەس پارتی و تەبعی هەیە دەرێگە بەد لە بۆ من نەبی بە هەرتێک بچین لە هەرتێک بچیت بە هەرتێک بچین ئەیە بێگومان هاوڕێیان ئەگەر تەئیدی دادگای فیدرالیش قبوڵی ئەو شکایەتانە بکات بڵێ دەبێ انتخابات بکرێت کە کرا دەبتە شەڕی ناوەخۆ بەڕاستی ئەگەری زۆر وێچێک لە واریدەکان شەڕی ناوەخۆیە دایانرایە پارتی قبوڵی نییە تەبیعەتی پارتی قبوڵی نییە انتخابات بکرێت سەیرکەر بێ ئاود بکرێت لە دنیای سیاست بە نمونە کە قرارش دەربچێت دەبێت پارتی ڕێگری بکات یەکێتی قبوڵ ناکە پاڤێل عینەن عەقڵی پارتیە بێگومان لەو مەعبەنێکی حکوومەتی عێراق دێتەوە بۆ گومان حکوومەتی عێراقیش تەختیتەکە یەکێک لەو شتانە چییە بۆ زانیاریتان ئەو ڕێککەوتنەی لەگە تورکیا نەوتی خورمەڵا و گازی کۆرۆمۆ هەردووچیان بەڕێی کەرکووک داعاودی دەکرێت بەڕێی کەرکووک داعاودی دەکرێت هەردووچیان لێ وەردەگرنەوە جێشی عێراق دەینن ئەو شوێنانە لە کورد هەموو وەردەگیرێتەوە سەیتەرەی پێدەکەن و بە ناوی ئەوەی کە موشکیلە هەیە و ئەوە یەکێک لە سیناریۆکانە هاوڕێیانە من نازانم بڵێم 100% ئەوادەیە بەس ئەوە یەکێک لە سیناریۆشی عێراق لە ئایندەیەکی نزیک داخلی کوردستان دەبی بەوەی دەڕێ پارتی وێچێتی ناگونجێن دەبتە شەڕی ناوەخۆ دەست بەسەر ئەو اقتصادانە دادەگرن قەزەی کوردیش ئاو دەچیتن و تەواو ئیتر دری پارتی وێچێت دادەکەوێت بەتایبەتی پارتی کە مەسەلەن ئەو جارەی مسببی سەر ئەوانەیە ئەوە دیشتانە ئەوەی بست لەگە ئێران نزیک تۆ جاسیغێ و قاسمینەوە دیتان نێچیری وتێم کوڕی ئێرانە ئیمام خومێنی ئیمامی مەشە باشە و هەموو جوونە چ بوو بە ئێمەتاندا لەسەر پێشڕۆ دزەی ئێستا دەچن لەگەر بکوژی پێشڕۆ دزەی دادەنیشن ئەوانەی دنیا لەسەر ئێمە لە پێشڕۆ دزەیدا غیرەتتان هەبی بێرن ڕەخنەیەک بگرن خۆ ئێستا خینی پێشڕۆ دزەیی کفنەکەی زەرد نەبووە ئەوە هەمووی وایە پارتی ئەو پەڕی ئیسلامیەکان سوکاتی پێکات ناوێرن قسە بکەم بەس ئێمە برێن بابە مسیار خراپە هەزار ئیسلامی لێت قیت دەبتەوە ئێران هەزار کۆیلەی پارتی دێ قسەمان پێ دەڵێ بەس کاکە ئەو نێچیر بە ناوی بنەماڵەی بازرگانی دەرێ ئەمە نەوەی خومێنی ڕەهبەری ئێمەیە یەک کەس ناوێری قسە بکە ئەوانەی کە دوێنی جارسیغەیان بە خەڵک دەدا بە هەمومان دەدا ئەوە نیشانەی ئەوەی ئەنگوو خەڵکانێکی ترسنۆک و دووڕوون ئینسانی بە غیرەت و بە پرەنسیب دیاردەک دەبینین دەچەقی دەرێ ئەوە درۆیە ئەوە فێڵە ئەوە خیانەتە بەس ئەتوبێی
لە بۆ شخصێکی بوێری بەڵام لە بۆ سوڵتەکەی نەوێری یانە تو درۆزنی یعنی ڕازگۆنی کەو دیاردە گەلێک زۆرە هاوڕێیان دوایین شتی تر بڕوا بکەن یەکێک لەم شتانەی تر لە کوردستان دەکرێت وەبەرهێنەر دوایین شتە وەبەرهێنەر لە کوردستان تەفنیش کرایە تەفنیش بەدەردی مەلا عەلی کەلک زۆر خۆش بە و شێولێریە ئەوەندەیان ڕەخنە لێگر گوتی لێم گەڕێن ئەوە منیان تەفنیش کردی تەفنیشیان کردیمە گوتی دەبی جواب دەمەوە لە هەولێرێ لە بەژێر دەسەڵاتی پارتی وێچێتی بەتایبەتی حکوومەت کە ئەو بڕیانە کرد وەبەرهێنەریان دەرێن خنکاندی مەسەن تۆ دەچیمە شۆعێک تەقدیم دەکەین 100 کەس لێت 100 شروط لە سەدا دەنێن 100 شروط یعنی قازانجەکەی و پەینی شیمیایی دەرەچی بەڵام لە عێراق ئێستا بالعکسیان کردیە دەیان دەرگیان لە بۆ وەبەرهێنەر کردەوە بڕوا بکەن نەکە ئەو هەموو وەبەرهێنەرە عەرەبەی هاتنە هەرێم وەبەرهێنەر کوردەکانیش هەموو بەرەو بەغدادا دەڕۆن لەبەر مەجالێکی زۆر یان دانایە بۆی وەبەرهێنەرەکان بێن تجارەت بکەن لە بەغدایە مەشاریعیان دەدەنێ زەختیان ئەوەندە لەسەر نییە لە کوردستان شریکن هەموو مەسوولەکان من مەعمەلەکەیە ناوی مەعمەلەکەم بیست سەر ڕێی گوێڕیە ئەو مەنسوور بارزانی گوتی 150 لە بۆ من 75 ئەخیری گوتی کابرای کاکە بڕۆ دەری یعنی ئەوە لێیان داگیر دەکەن کاکە لە بەغدای بۆ حەزمە نییە بەجددی مەجالیاندا بۆیە زۆربەی دەوڵەمەندەکان مەشاریعیانەوە دەبن ئەو زۆر خەتەرە هاوڕێیان یعنی بە ئەنواع ئەشکال ئەو حکوومەت و ئەوەیە دەبن هەمووش لە نەزانینی خۆیان لە ململانەی خۆیان لە هەیبەت و سوڵتەی خۆیان لەوەی کەوەیان کردیە یەک کەس خەڵک ئێستا حکوومەتی هەرێم بڕوخێ خەڵک هەموو دڵی پێخۆشە سەدانەوەچ سەدان بەرەبەری ویان لێ کردیە هەمومان دەزانین معامەرەك لەسەر کورتەیە معامەرەکە بەس چێ جێبەجێ دەکە بە پارتی بە پلەی یەک و یەکێتیش کاکە انتخاباتە لۆ ناکرێ یعنی بە هەموو کەس دەزانی خەتەرە خراپە نە دەبی مادام پارتی زەوقی لێ نییە نابی بکرێ بەهەرحاڵ ئەو خاڵەشەیە برادران ئەرندێک لەو زانیاری شتانەی دەکەم بۆ ئەو بوو بژبورن ئەو لە واڵەی ئەو لەو پەیجە نوێیە ئەمە دەستمن لە ئایندەیەکی نزیک هەوڵ دەدەین شتی خۆشکە هەیە لە ناو فەیسبووک لۆ ئەو شکایەتانی لە ئێمە کرایە من هەر ئەوەندە دەرم بۆ لە ماوەیەکی نزیک کەەوە خێری لە هەمووانەوە بەداخەوە لەوەش پارتی دەوریشی زۆر تەخریبی دیتە لەناو هەموو فەیسبووک وا قوانینی فەیسبووک هەموو دەگۆڕێ یەکێک لەوانە لە بە پارتیە بڕوان پێ بکەن ئەوەندە کەتنیان کردیە ئەو ڕێ شتەکان لێ دەگرن کو هاکردن گەلک سەهل بووخت خۆی لە فەیسبووک ئێستا گەلک قورس بووە ئەو ڕێگەیانەش وا دەبینەوە بەشێکی ئەوە بەروبوومی خەبات و تێکۆشانی پۆلێک ئایتی هاوڕێی چاردەوروبەرن کە ئەمن ئەوانە دەوری زۆر باڵایان هەبوو لە ڕێگریکردن و لەگە فەیسبووک لە خەتن توانیان یعنی خێرشی گەورە بەرەو لەو ئینسانیەت ببن بەجددی لەو سیستەمە دیکتاتۆریانە کە بەناوی کۆپیڕایت بەیان دەکرد و پەیج و ئەکاونتی بە سەدا پەیج و ئەکاونتیان داخست ئازاندە نمایە لە کۆڵ ئەوە دەبینەوە دەزانم وەچی قەرەجەکمان لە هاتی هەر ڕۆژە لە شوێنشین داوای لێبوردن دەکەین بەس خوا پارتی بگریتن کار دەمانەوێت دەنگمان ئەو نەبێت پەیجەشکێ ڕیپۆرت لێدا ئەوە دەکە سپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەتان بەخشی دڵنیا بن ئایندەی ئەو دوو حزبە و ئایندەی هەرێم زۆر خراپ دەبی بە تایبەتی پارتی ئەو ئەگەر سەریشکەتن حەفارم عەلەیان بەڕاستی یعنی بەس ئەوەی ئێمە بزانین کە ئێران ئەوڕۆ حوکمی عێراق بە پلەی یەک دەکا ئەوزە دوایەوە ئەمریکاش کاریگەری زۆر گەورەی هەیە ئێران لەگەڵ ماڵی بارزانی زۆر تەبانیە و جێ ناشتوانن دەوری هەفتاهۆشتۆش تا بین مۆقعی جوگرافیان قسەی کۆتاییشم بەوەی هەڤاڵ مەکی ئامێدی مەکی ئەوڕۆ تەحلیلەکەی جوان بوو وتی ئەگەر هاوڕێیان سەبر بگرن لەو یەک دوو هەفتەی ماڵی بارزانی جورئەتیان کرد تاعن لەوەتی لێیان درا لە قەزەی پێشڕە و دزەیی و ناوێرن بستنە سەری ڕۆژ ئەچن سەردان دەکەن و دێنەوە بەس هەموو خێزانەکانیان چتە دەڤەری بارزان بە خۆیان ئەوە ئەگەر چوونە وێندەر دانیشتن یعنی لەگە ئێران زۆر شتیان کردیە و تەواو بووە ئەگەر نا کاتیە هەر شتە شکلی دەبێت کە ئەوەی ئێمە زانیتمان ئێران تەمینێتی دەکات لە زڵدی مەسر کاتێکی خۆش